هەرچەندە هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بۆ بەرهەمی دانەوێڵا، بەڵام بۆی خراپی بنەتۆ گەرمی کوردستان ئاردەکەی بێپێزە و نانی لێ دروست ناکرێت. ئەوە پەیوەندی بە زراعەوەیە بنەتۆکە بگۆڕدرێت سەدا سەدیش هەر گەنمی خۆماڵی بە ئەو ئاردە نییە کە خەڵک پێویستی پێێتی خەڵک حەز لە ئاردی سپیە وازانێ مە ئاردی سفر دروستەکەن ئێمە ئاردی سفر دروست ناکەین. ئاردی سفر علاقەی بە دوو کۆمپانیایە لە کوردستان و ئاردە گونجاو نییە بەڕاستی یان گونجاوەکەی چیە لە ڕووی سەحیە و زۆر باشە هیچ کێشەمان لەبەر چا خۆمان دروست دەکرێت بەڵام لە ڕووی پێزەوە خەڵک ئەوێ باشتر بێ ئەگەر باشتر بێ ئەبێت گەنمی هاوردە لەگەڵ تێکەڵ بکرێت ئەو جا توانین بڵێن ئاردی پێ بدەین. لە مانگی 5 ئەم ساڵەوە لیژنەیەک پێکەندراوە بۆ بەدواداچوون بۆ کێشەی ئاردی سفری هاوردەکراو چونکە دەوترێت بۆ هۆی بوونی دوو مادەی ژەهراوی تایدا شیاو نییە بۆ بەکارهێنان. لیژنێک بەیان پێکەناوە بۆ پشتنینی ئاردەکە ئێستا ئەوان با لیژنە نمونونەکان وەرەگرن و لە ماوەی داهاتوو نەتیجەی پشتینەکە ئەخینە ڕوو و ئەمەش لەبەر بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە کە 3 مادە لەو ئاردانەیە قسەی لەسەر کراوە بە چەند ڤیدۆیەک لە حکوومەتی عێراقی لە کوردستان لە ساڵی 2020 ئەم بابەتە باسەکرێ کە 2 مادەی ژەهراوی تێدایەوە 3 مادەی تری بۆ زیاد دەکرێت ئێمە لەسەر ئەو بابەتە بڵێ نەتیجەشمانە بێ. هەرێم بۆ بەشە ئاردی بایعی لە عێراقەوە گەنم وەردەگرێت و لە ئاشەکانی پارێزگاکانی هەرێم دەکرێت بە ئارد بەڵام نانەوەخانەکان بەکاری ناهێن و زۆر جار پەنا بۆ ئاردی تورکی دەبن. وەزارەتی بازرگانی هەرێمیش دەڵێت پاڵپشتی تەواوی نانەوەخانەکانمان کردووە ئێستاش کە نرخی ئارد دابەزیوە کۆبوونەوە دەکەن لەسەر دابەزینی نرخی نان. هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە ئێستا ئێمە گەنمخرێنە بازاڕەوانێەوە هاسانکاریەکەین بۆ کۆمپانیەکان ئارد بێن بەڵام ئاردێکی باش کە بە کوالیتێکی باش بێت و لە کوالیتی کۆنترۆل دەربچێ بۆ ئەوەیە کە نرخی ئاردا بەزێ. ئێستا بە تاکید کاتێ لەگەڵ ئەوە نیە لە کولی حادثین حەدیث ئێمە ئێستا لە سەروبەندی دابەزاندنی نرخی گەنم و ئاردا لە هەرێمی کوردستان بە دڵنیایە هەوڵە دێن کە نرخی غازیشیان بۆ دابەزێنرێەوە کارەباکەشیان بۆ دابەزیوە ئەو کاتە پێداچوونەوە بۆ نرخانەدا دەکەین و بە ژمارەی نانەکان و کێشەکانیشیان دەکەین بە دڵنیایەوە ئەو کاتە بڕیارە دێن بڕیارەکانیشمان هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیانە. ئەمساڵ زۆرێک لە ناوچەکان بەهۆی کەمبارانیەوە گەنمتیاندا وەکو پێویست نەبووە لە کاتی وەرگرتنیشیدا زۆر ڕەچاوی پلەکانی گەنم نەکراوە هەمووی بە یەک نەرەخوات گیراوە بەڵام ئەوەی گلەی جوتیاران و نانەوەخانەکان و هاوڵاتیانیشە ئەوەیە وەزارەتی کشتوکاڵ نەیتوانیوە تاوەکو ئێستا بنەتۆیەکی گونجاو و شایستە بدات بە جوتیاران کە ئاردێکی گونجاو و باشی لێ بەرهەم بهێندرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.